وەک بڕیار بوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببێتەوە و تیایدا بڕیار لە سەردانانی سەرۆکێکی ئەنجومەن بە وەکالەت بدات، بەڵام بەهۆی تەواو نەبوونی ڕێژەی یاسایی نەتوانرا کۆبوونەوەکە ئەنجام بدرێت. بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی دەڵێن دواکەوتنی کۆبوونەوەکان و پەکخستنی ئەنجومەن بەم جۆرەی ئێستا کاریگەری خراپی کردوتە سەر ئیشوکاری هاوڵاتیان و پڕۆژەکان. کاریگەری ئیشەکانی ئەنجومەن خۆتان دەزان ماوەیەکی زۆرە ڕاگیراوە، هۆیەکانی ئاشکرایە لە بەرچاو خەڵک. من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە لیستی برایەتی و بێلایەنیشم خۆتان ئەزانن، من زۆر بە زەروری ئەزانم ئەنجومەن کارە بکرێتەوە، لیژانەکان بگەڕێنەوە ئیش و کارەکەی خۆیان، چونکە ئەنجومەنی پارێزگا وەکو لایەنێکی تەشریعی ئەهەمیەتێکی زۆری هەیە بۆ هەموو دائیرەکان، بۆ ڕێقابی، بۆ متابعە، بۆ ئیش و کارەکانیان. لەبەر ئەوە هیوادارم لە داهاتووە ڕۆژانی داهاتوو هەموو لایەک پێک بێنەوە و ئەنجومەن کارە بکرێتەوە، لیزنەکان بگەڕێنەوە هەرکەس بۆ ئیش و کاری خۆی وەک جاران، چونکە تەسیرێکی سەلبی هەیە بۆ سەر خەڵکی شاری کەرکووک. حساب تەواوەکەین، بەس تەلەفۆنات کراوە بۆ خەڵکێک و کەوا مەچن و دەنگ مەدەن و ئەوە کۆمەلە شت وتراوە جێگای داخە کە یەکێ بێوێ کوردایەتی بکە حکومڕانی بکە ئەوها دژایەتی لە کەرکووکە بینن وەسایل ئەعلام چی دابەزێت لەوێ داعش دێ و لەکوێ داعش دێ و هێزی ئەمریکی هاوە ئەوە خەڵکی کەرکووکیان توش دڵڕاوچێ کردووە لە باتی ئەوەی بڵێن مەسە مەعاناتی کەرکووک ڕۆژێ ڕابکەن و ڕۆژێ بێنەوە خستنە هەندێک خەڵکی فەقیر وەژار منداڵ و ئافرەتەکان زۆرە ترسن لەم هەموو وەسایل ئەعلامیەی بێڕەواجە بە ئەمە شتێکی خراپە، هیچ خزمەتی کورد ناکە و هیچ خزمەتی کەرکووکیەکان ناکە. دانشن هەردوو لابەیەکەوە بە ئامانەتەوە تەشکیلی حکوومەتەکەی کوردستان بکەن وەک کەرکووک چارەسەر بکەن و هەردوو لا پێک بێن محافزێ دانێن. پەخستنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرتەوازەی نێوەماڵی کوردوای کردووە کورد نەتوانێت بگەڕێتەوە ئیدارەی شارەکە و هیوایەک بۆ کوردانی دانیشتووی کەرکووک بگەڕێتەوە. ئەندامێکی تورکمانیش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای دەکات نامەیەکیان ئاڕاستەی سەرۆکی پەرلەمان و کۆمار و ئەنجومەنی وەزیرانی عێراق کردووە تا چارەسەری کێشەکانی ئەنجومەن بکەن. اتفاق بوو ئەو کاتە سن الئەکبەر بەس ئێستا ئیساب نەبوو، 12 کەس هاتوو بوون، اینجا لازمە 21 کەس ببێ. ئێمەش ئەو 12 تقریبا اتفاق بوو یەک شتێ نووسیمان وتمان کاکە ئەم مەوزوعە ئیحالە بکەن بۆ ڕیاسەی جمهوریە، ڕیاسەی وزەرا، ڕیاسەی پەرلەمان، لأنه ئەو 15 کەسە کە ئێمە لە ڕۆژانە لێرەین ئێوەیش ئەیبینن، ئێمە بەرامبەر ملەت عینەن وەک ئەوانەین کە ئەسڵەن ناین، ئەوە یەک ساڵە نەهاتووە بۆ محافظ، ڕاتبەکەیش ئەڕۆ بۆ خۆی، پارەی بانزینیش ئەڕۆ بۆ خۆی، سیارەی محافظەیش بەدەستخۆیەتی. ئێمە و ئەوە متساوین بەرامبەر ملەت. ئێمە حتا نەجاتمان بێ لەم توهمەیە وتمان داوا ئەکەن لە حکوومەی مەرکەز، وزار، ڕئیس وزارا و ڕئیس جمهور و ڕئیس پەرلەمان کاکە وەرن یەک حەلبی دۆزن بۆ کەرکووک. زیاتر لە ساڵێکە بە هۆی پەککەوتنی ئەم ئەنجومەنە هیچ بڕیارێکی لە بەرژەوەندی هاوڵاتیان دەرنەکردووە و نەیتوانیوە جێگەی متمانەی هاوڵاتیان بێت و چاودێر بێت بە سەرکار و پرۆژەکانی ئیدارەی شارەکەوە تا ئەو پرۆژانەی جێبەجێ دەکرێن ئەنجومەن وەکو دەستگایەکی بڕیار بەدەست چاودێریان بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.